بەڕاستی سوتاندنی ئەو چەکانە یا خودرەی پرۆسەی سوتاندنی ئەو چەکانە لەلایەن ئەو شێرەژنانەی کورد لە بۆ ئەوەی بوو تاوەکو ئاشتەوایی بەرپا بکەن. هیوادارین تورکیاش کەوا یعنی ئەو بەڵێنانەی کە بە کوردیدایە بەڵێنەکان جێبەجێ بکات، چونکە پێشتر زۆر کوردی دەچەوساندەوە لە هەموو ڕوەیەکی. هیوادارین ئازادی و ئاشتی بەرقەرارکە لە کوردستانی باکوور. تەماشامان کرد ئەو ئازایانە ئەو شێرانە یعنی دانیان بە خۆیان داگەر بەڕاستی کاتەچی پێیان ناخۆش بوو دیتمان هەمومان لە بەرچاوی هەمومان کە دیتمان ئەو شێرەژنانە یاخود ئەو شێرەکتە فرمێشتی ڕزکاتێکە چەکەکەی سوتان، چونکە یعنی ئەوەیان دانا لە پێناوی چی تاوەکو ئاشتی بەقەراربی بۆ کوردانی باکووری. هیوادارین ئینشاءالله کوردیش یعنی دەبتە ئەوەی کە خاوەنی ئەوەی ببێتە دەوڵەت، یعنی لە هەر چوار پارچەی کوردستان کە کوردستانی باکووریش مافی خۆی وەرگرت ئینشاءالله هەر چوار پارچەی کوردستانی ژەک دەگرێتەوە، ئێران و سووریا و تورکیا و ئەو عێراقیش لە خۆی سەربەخۆی ئینشاءالله. لەناوبردننی چاک هەنگاوێک لە بەرەوپێش دۆخی کوردی هەنگاوێک لە بەرەوپێش برد، ئەوە بە زۆرێک تێڕوانینی وڵاتانی بە شێوەیەک گۆڕی وا دەکا لە هەر چوار پارچەی کوردستان وڵاتان تێڕوانینیان بە شێوەیەکی جودا بێت بۆ هەر چوار پارچەی کوردستان و دۆخی کورد زیاتر بەرەو پێش بڕوە. من بە هەنگاوێکی زۆر چاک و ئەرێنیانەی دەبینم و هیواخوازم لێرە و پاش بە زۆرێکی تر دۆخی کورد بە شێوازێکی تر بەرەو پێش بڕوە. هەروەکو لەومە پێش جەنابی ڕەوانشاد سەرۆک مامجەلال کاری لەسەر ئەو بابەتە کرد لەگەڵ تورکیا و بە شێوەیەک کە بگەنە ئەو قەناعەتە، بەڵام بەداخەوە کە تەمەنی ڕێگەی پێنەدات ئەو ڕۆژە ببینێ و هیوادارم کورد ئەو هەنگاوەی کە بەخۆیەوە بینی بتوانێت سوود و دەستکەوت لەو هەنگاوە ببینێت.